کاک دکتۆر ئێمە هەنە نەخۆشی ترمان هەیە وەکو بەنمونە هەوکردنی بۆ ڕیمیس. نیشانەکانی ئەگەر تەرکیزکەین لەوانەیە لەگەڵ نیشانەکانی بەردی گورچیلەیە وەکو یەکتر وابێ. پسپۆڕی با بڵێن نەخۆشی بەردی گورچیلە چۆن ئەتوانێت ئەم شتە جیا بکاتەوە، ئەم حاڵەتانە لە یەکتر جیا بکاتەوە، بە چ نیشانەیەک لە یەکتر جیاوازیەکەن؟ بەڵێ هەوکردنی کتوپڕی گورچیلەمان هەیە کە نیشانەکانی ئەکرێن بڵێم زۆر نیشانەیە هاوبەشە لەگەڵ بوونی بەردی گورچیلە یاخود دابەزینی بەردی گورچیلە بۆ حالب. کاردووکیان ئازاری زۆریانە بێ، بەڵام ئازاری بەردی گورچیلە کتوپڕترا وەڕشانەوەشی لەگەڵا بێت و ئازاری هەوکردنەکە تا ڕادێک زۆر کتوپڕ نییە لە خلالی چەند ڕۆژێک وردە زیادەکە و هەوکردنی گورچیلەی کتوپڕ هەوکردنی کتوپڕی گورچیلە تاولەرزێکی زۆری لەگەڵا بێ، نانی بۆ ناخورێت و دوای ئەنجامدانی پشکنین زیاتر بۆمان دەرەکەوێت کە ئایا ئەمە هەوکردنە یاخود دابەزینی بەردی گورچیلە بۆ حالب. جاری واشەی هەردووکیانە بێت چونکە بە خۆمان نەزانین کەوە یەکێک لە هۆکارە سەرچیەکانی هەوکردنی گورچیلە دابەزینی بەردە بۆ حالب.